باخچەی منداڵانی ئیشق کە پەروەردە و زانست و تەکنەلۆژیا پێکەوە دەبەستێتەوە بە ستافێکی پسپۆڕ و خاوەن ئەزموونەوە لە خزمەتی منداڵانی تەمەن 4 ساڵ و 5 ساڵدایە. کاکەژی لەگە مامۆستایەکانیە بین وازانم ئەوان دایک و باوکی ئەون نەکە من. باخچەی منداڵانی ئیشق بە هەمان گەرم و گوڕی ماڵەوە دڵا بچووکەکان بۆ داهات و ئامادە دەکات و بەهۆی فێرکردن لە ڕێگای یاری و کەیف و خۆشیەوە منداڵان بە شێوەیەکی هەمیشەیی زانیاریەکانیان لە مێشکدا دەمێنێتەوە لە ڕێگەی وانەی یاریە ژیریەکانەوە دنیای بیرکردنەوەی قوتابیانمان بەرەو ئاسۆی جیاواز دەبین. کوڕەکەم لە ڕەوزەیەکی وایە کە بە ماڵی دووەمی منداڵەکەم دەزانم. بە هاوکاری ڕاوێژکارانی دەرونی پەروەردەکار چاودێری بارودۆخی دەرونی قوتابیانمان دەکرێت. پەرستاران لە باخچەکەمان سات بە سات چاودێری بارودۆخی تەندروستی منداڵەکان دەکەن. مامۆستاکانم خۆش دەوێ، هاوڵەکانم خۆش دەوێ بۆ ئەوەی بە چاوی خۆتان ئەو سیستەمە پەروەردەییەمان ببینن کە نەوەیەک پێدەگەێنێ بانگاوی دڵنیاوە بەرەو داهاتوو دەڕوات و هاوڕێیە لەگەڵ سروشت وەرن ببنە میوانمان. ناونیشان هەولێر شەقامی 6 مەتری هۆڵی زەرد.